گەروەکان کارتی بەهێزی دەستی ئێرانن. بەداخستنی گەروی هورمز ئەمریکا و جیانی خستووەتە دۆخێکی قورسەوە. بەنیازیشە دەست بە یاریکردن بە کارتی گەروی بابولمەندەب بکات. ئێران پێی وایە ئیسرائیل هێڵە سوورەکانی ئەوی لە لوبنان بەزاندووە. هەر لەبەر ئەوە دەیەوێت وەڵامێکی توندی بداتەوە. وەڵامەکە مەرج نییە هەموو کات وەڵامێکی سەربازی بێت. چونکە وەکو ئاژانسی فەرمی وڵاتەکە دەڵێت بەرەی دیکەی جەنگ دەکەنەوە و لە شوێنی دیکەوە وەڵامیان دەبێت. ئەوان بەڕوونی و ڕاشکاوی دەڵێن ئەگەر لە بەزاندنی هێڵە سوورەکان بەردەوام بن گەروی بابولمەندەب دادەخەین. گەروی بابولمەندەب لە دەریای سوور دەکەوێتە نێوان یەمەن لە بەری ئاسیا و هەریەک لە جیبۆتی و ئەریتریا لە بەری ئەفریقیا. زەریای هیندی و کەنداوی عەدەن بە کەناڵی سوێز دەبەستێتەوە. درێژی گەروی بابولمەندەب 115 کیلۆمەتر و پانیەکەی 36 کیلۆمەترە. لە دوای کردنەوەی کەناڵی سوێسەوە لە ساڵی 1869 بووەتە دەواازەیەکی سەرەکی بازرگانی جیهانی. بۆ پێی کورتترین ڕێگەی دەریایی نێوان ئاسیا و ئەوروپایە. ئەم گەروە بە قەرەباڵغترین ڕێڕەوی ئاوی لە جیهاندا دادەنرێت. نزیکەی 1 لە سەر 4 جوڵەی بازرگانی لەخۆ دەگرێت. تەماشای ئەم ژمارەیە بکەن بۆ ئەوەی کاریگەری بابولمەندەبتان بۆ دەربکەوێت. ئەگەر داخستنی گەروی هورمز 120 گواستنەوەی نەوتی پەکخست بێت، ئەوە بە داخستنی گەروی بابولمەندەب 112 دیکەی گواستنەوەی نەوت پەچی دەکەوێت. سەرچاوە ئەمریکیەکان دەڵێن ڕۆژانە 5 ملیۆن بەرمیل نەوت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیاوە بە گەروی بابولمەندەبدا دەنێردرێن بۆ وڵاتانی ڕۆژئاوا. بابولمەندەب بە یەکێک لە گرنگترین شادەمارەکانی وزەی جیهانی دادەنرێت. بەو پێی لە هەمان کاتدا 108 گازی سروشتی پیادا تێپەڕ دەبێت. ڕەنگە ئێستا ئەم کارتەی ئێران زۆر بەهێزتر بێت لە هەموو کاتێکی دیکە. بەو پێی گەروی هورمز داخراوە و کاریگەری کارتی دووەم کە داخستنی بابولمەندەبە کاریگەریەکەی دەبێتە دوو هێندە. چونکە هەر خۆتان خەیاڵ بکەن. ئەو کاتەی لە ساڵی 2021دا کەشتیەکی پەنەما لە دەریای سوور گیری خواردوو بەهۆیەوە گەروەکە داخرا، بینیتان چ کاریگەریەکی دروست کرد؟